یانەی هەولێر تەواوی ئامادەکاری بۆ یاریەکانی خولی نایەبی عێراق و یاری دەستپێکی بەرامبەر ئەمانەی بەغدا ئەنجام داوە. هەولێر تەواوی ئامادەکاریەکانی لە شاری هەولێر ئەنجامدا. 2 ڕۆژ پێش یاریەکەش گەشتی شاری بەغدای کرد بە تایبەت بۆ یاری ئەمانەی بەغدا. لەوێ مەشق و ڕاهێنانەکانی ئەنجامدا و ڕۆژی دووشەممە لە کاتژمێر 3 دوای نیوەڕۆ ڕوبەڕووی دەبێتەوە. بەدڵنیاییەوە جیاوازم کاتی ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 6 مانگە تاقیکردنەوەمان بە خۆمانەوە نەبینیوە. ماوەی 40 ڕۆژ ئامادەکاری بۆ خولێکی دوور و درێژی وەک خولی عێراق زۆر نییە. چەندیاریەکی دۆستانەمان بەرامبەر یانەکانی خولی نایەبی عێراق و خولی پلەیەکی عێراق ئەنجامدا. ئەوەمان بۆ دەرکەوت یاریزانە لاوەکان دەتوانن یارمەتی دەری تیپەکە بن. بۆ ئەم وەرزە پشت بە یاریزانە کوردەکان دەبەستین لەگەڵ چەند یاریزانێکی پیشەگەری دەرەوەی عێراق کە بۆ ئێستا بەباشی دەزانم هەمووان لەسەر وزەوە مەشقەکان ئەنجام دەدەن و یاری دەکەن. متمانەی 100% بەو کۆمەڵەیە هەیە کە هەڵمژاردوون. ئینشاءالله ئامانجمان باش دەبێت. یانەی هەولێر پێش ئەنجامدانی یاریەکە لە توانەکانی 4 یاریزانی بێبەش دەبێت. هەریەکە لە ڕێباز عەبدوڵڵا وریە کامەران بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و نەوزاد عەبدولحەمید بەهۆی پێکان و ئاکام هاشم بەهۆی ئامادەنەبوونی لە ڕووی توانای جەستەییەوە. کارمان لەسەر ئەوە کردووە لە دەرەوەی یاریگای خۆمان سەرکەوتوو بین. متمانەمان بە توانای خۆمان هەیە ئینشاءالله. ڤایرۆسی کۆڕۆنا تەنها کاریگەری لەسەر لایەنی جەستەیی هەبووە. کاریگەریەکی وای لەسەر یاریەکان نابێت چونکە تەنها لێرە نییە لە هەموو خولەکانە وە خولی عێراقی و تونوسی و ئەوروپاش. هیوادارین یاریەکی باش بکەین و ئینشاءالله باش دەردەکەوین. بەڕاستی ئێمە وەکویانی وەرشی هەولێر زۆر بە باشی خۆمان ئامادە کردووە. هیچ کێشەیەکمان نیە هەم لە یاریزان هەم وەکو دارایی کە لەگەر دەستەی ئیدارە. ئێستا ئەوە دەگەڕێتەوە ئێمە حەڤی یاری و دیمان کردووە سەبر ینی نەفەسی گەمەمان هاتوتەوە لەبەرەوەی لە کەرەنتینە ماوەیەک زۆر دانیشت بوون. بەڵام ئێستا الحەمدولله ئەو نەفەسە هاتەوە کە پێشتر هەمان بوو. لە داوا لە یاریزانەکان دەکەم کە هەست بە مەسئولیاتێکی گەورە بکەن لەبەوەی ئێمە یەکەم یاریمان هەیە لە شاری بەغدا هەرچەندە بۆ ئێمە زۆر قورسە بەڵام گەشتبینیشین کە ئێمە وەکوی و هەموو یاریزانەکان نەک تەنها خۆم گەشتبینین بەوەی کە دەمانەیە یەکەم یاری سەرکەوتن بەدەستبێنین و ئەگەر بێت و ئێمە سەرکەوتن بەدەستبێنین من قەناعەتم وایە لە سەو ڕێچکەیە دەڕۆین و سەبر یانەکەمان بەرەو باشی دەڕوات. یانی هەولێر بۆ ئەم وەرزە جیاواز لە وەرزەکانی ڕابردوو تەواوی یاریزانەکانی کوردن. تەنها 4 یاریزانی پیشەگەر لە تیپەکە بوونیان هەیە کە تەنها 3 یاریزانیان پەیوەندیان بە تیپەکەوە کردووە و زۆربەی یاریزانەکانیش لاون. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.